بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەهاری دڵان بە خزمەتتان گەیشتینەوە. بەرنامەکەمان تایبەتە بە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز و ڕاست خوێندنەوەی قورئانی پیرۆز. ڕاستەوخۆ لە خزمەتتان ناین. وەکو پیشەی بەرنامەکەمان سەرەتا بە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست پێ دەکەین کە تایبەتە بە گەورەی و فەضڵی قورئانی پیرۆز. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە دەفەرمێت، ئەگەر برایان فەرمودەکەمان بۆ دابەزێنن، ئێمە عەرەبیەکە ناخوێنینەوە لەبەر کەمیکە تەنها واتای فەرمودەکە باس ئەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە قورئان دەهێنرێت. لەگەڵ چیە؟ لەگەڵ ئەو کەسانی کە کردەوەیان پێکردووە. واتە کەسانێک کە کردەوەیان بە قورئانی پیرۆز کردووە لەگەڵ قورئانە دەهێنرێت. بە شێوەی چی خۆشەویستان؟ بە شێوەیە کە سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمران پێش ئەم خەڵکە کەوتووە، پێش کەسەکان کەوتووە. سوورەتی بەقەرە و سوورەتی ئالی عیمران خۆشەویستان ئەمە یەکێکە لە فەضڵەکانی ئەم دوو سوورەتە کە چەند گەورەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەیەک گەێنێتەوە کە شێوەی هێنانی قورئان لە ڕۆژی قیامەتە بە چ شێوازێک دێت. ئایا لە توێی بەرجێکایە بۆ شێوازی کە لە بەردەستی ئێمەیە؟ نەخێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت وەکو دوو پەڵە هەور، وەکو دوو پەڵە هەور یاخود دوو سێبەری گەورە یاخود کۆمەڵێک باڵندەی پڕ و چڕ کە سێبەر ئەکەن بەسەر ئەو خەڵکەوە کە قورئانیان خوێندووەتەوە و کردەوەیان پێ کردووە. کەواتە بۆ ئەوەی کە ڕزگارمان بێت لە گەرمی و لە تین و لە ناڕەحەتیەکانی ڕۆژی دوایی و سێبەرێکمان دەستکەوێت، ئێمە زۆر گرنگی بین بە خوێندنەوەی قورئانی پیرۆز و کردەوەی پێ بکەین، بە تایبەت هەردوو سوورەتی ئەلبەقەرە و ئالی عیمران خۆشەویستان کە بە شێوەی سێبەر دێت، سێبەرمان بۆ دەکات لە ڕۆژی دواییدا. ئەمە بە کورتی واتای فەرمودەکە خۆشەویستان. واروها بابەتی کورتی تەجوید باسەکەین کە مامۆستای بەڕێزمان مامۆستا سەربەز لە بەرنامەکانی ڕابردووە باسی مەخرەجی چەند پیتێکی کرد. ئینشاءڵڵا بە زنجیرە ئێمە باسی مەخرەجی پیتەکانەکەین. ئەوەی کە ئەمڕۆ باسی ئەەکەین مەخرەجی سێ پیتە کە بە ناوەڕاستی زمان دەوترێ خۆشەویستان. ئەم سێ پیتە پیتی جیم، پیتی جیم خۆشەویستان ناوەڕاستی زمان لەگەڵ ناوەڕاستی مەڵاشووی سەرەوە. ئەگەر ئێمە سەرنجی وێنەکە بین خۆشەویستان، ناوەڕاستی زمانمان زۆرترین بەشی زمانمانی گرتووە. کاتێک کە ئەمانەوە پیتی جیم بڵین، ئەج هەمیشە بۆ ئەوەی بزانین مەخرەجی پیتێک کوێیە هەمزەیەکی مەفتوح ئەخەینە پێشی. ئەج هەستەکەین کە ناوەڕاستی زمانمان ئەیا لە مەڵاشومان، بەڵام لە پیتی جیمە مەخرەجەکە دائەخرێ کە بەر مەڵاشومان ئەکەوێ خۆشەویستان. ئەج ئەگەر سیفەتی قەلقەلە نەڵێین، ئەج بەم شێوازە هەوا نایەتە دەرەوە، بەڵام بۆی دەنگی پیتەکە ڕوون و واضح بێت ئێمە سیفەتێکمانەیە کە سیفەتی قەلقەلەیە ئەیین بەو پیتە بەم شێوازە دەرئەکەوێ. ئەج ئەگەر ساکین بێ، جا جو جی ئاگامان لێ بێت لە پیتی ژ نزیکی نەکەین، نەڵێین ژ، بەڵکو پیتی جیم جیاوازە لە پیتی ژ خۆشەویستان. ئەمەوەکو یەکەم مەخرەجێک کە ناوەڕاستی زمان بێت. وهروەها پیتی دوای ئەوە، پیتی دوای ئەوە خۆشەویستان ئەگەر سلایدەکە بێت ناوەڕاستی زمان لەگەڵ ناوەڕاستی مەڵاشووی سەرەوە. بەڵام ئەگەر سەرنجی وێنەکە بین خۆشەویستان ئەبینین لە مەخرەجی شینە کە هەر ناوەڕاستی زمانە لەگەڵ مەڵاشووە مەخرەجەکە دانەخراوە، بەڵکو دەرچەیەکی بچووکمان هەیە بۆ ئەوەی کە دەنگەکە بێتە دەرەوە. ئەش بەم شێوازە پیتی شین بە ناوەڕاستی زمان ئەوتێ و مەخرەجەکە دانەخراوە وەکو پیتی جیم. بۆیە هەندێک سیفات وەرئەگرێ پیتی شین. یەکێک لەو سیفەتانە ئەوەیە کە دەنگ لەگەڵیا بەردەوامە. یەکێک لە سیفەتەکانی سیفەتی تەفەشیە، دەنگ بڵاو ئەبێتەوە لە ناو دەممانە. ئەمە پیتی دووەم خۆشەویستان. پیتی سێم هەر کە ناوەڕاستی زمانە ئێمە بابەتەکە تۆزێک بە خێرایی باسەکەین بۆی فریای خوێندنەوە و وەرگرتنی پەیوەندی بە ڕێزیشتان بکەوین.
دەرچەی یائی غەیری مەدیە ئەڵین یائی غەیری مەدی چونکە یای مەدیمان هەیە یای مەدی جەوفە بۆشایی قورگ و دەم یای مەدیە کە ئەبێ خۆی ساگین بێ و پێشی مەضموم بێ بەڵام یای غەیری مەدی کە متحرکە یا یو یی ئەمانە خۆشەویستان بە ناوەڕاستی زمان دەوترێت لە سلایدەکەدا هەر سێ وێنەکە ڕوون کراوەتەوە پیتی جیم ئەج جا مەخرەجەکەی دائەخرێ پیتی شین خۆشەویستان مەخرەجەکەی کراوەتەوە ئەش شە واروە پیتی یای غەیری مەدی بە هەمان شێوە ئەویش مەخرەجەکەی دا نەخراوە و دەنگ لەگەڵیا بەردەوامە و هەوایش لەگەڵیا دێتە دەرەوە ئەمە بە شێوازێکی کورت مەخرەجی ئەو سێپیتەمان باسیت کە بە ناوەڕاستی زمان دەوترێت بەڵێ خۆشەویستان سوورەتی تایبەتی ئەمڕۆمان سوورەتی ئەلکافیڕونە لاپەڕا 603 لە خزمەتان دەیخوێنینەوە دواتر بە پێی توانا و بە پێی مەجال پەیوەندەکانی بەڕێستان وەرئەگرین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين بەڵێ خۆشەویستان سوورەتی ئەلکافیڕون 6 ئایەتە ئەو شێوازەی کە ئێمە خوێنەوە ڕیوایەتی حەفظ عن عاصمە خۆشەویستان بۆی ئاگامان لێبێت چونکە هەندێک یاسا هەیە تایبەتە بەم ڕیوایەتە بۆیە پابەندین بە یاساکانی ڕیوایەتی حەفظ عن عاصم خۆشەویستان ئیستیعاذە و بەسمەلە لە بەرنامەکانی ڕابردووە زۆر جەختمان لەسەر کردووە کە چۆن ئەی خوێنینەوە ئایەتی یەکەم کاتێک کە ئێمە وشەی قول ئەڵێین بە هەمان شێوە لە سوورەتی مەعوذەتەینە باسمان کردو کە شێوازی وتنی قول قافەکە مفەخەمە پیتێکی قەڵەوە قول وەلامەکە سیفەتی بەینیەی هەیە ئەبێت دەنگ کەمێک لەگەڵیا بەردەوام بێ قول بەم شێوازە یەکسەر لامەکە بەرنین یا ئەیوها ئەگەر سەرنج بین خۆشەویستان یا پیتێکی جیاوازە لە زمانی عەرەبیە بەڵام ئەوەی کە تایبەتە بە ڕەسمی مصحف کاتێک ئەڵێن ڕەسمی مصحف واتە ئەو شێوازە نووسینەی کە لە بەردەم پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم نووسراوەتەوە بە هەمان شێوە نووسراوەتەوە ئێستا لە بەردەستی ئێمەدایە واتە گۆڕانکاری لە ڕەسمی مصحفە نەکراوە ئەو یایە خۆشەویستان لە بنچینەدا جیاوازە ئەو یایە جیاوازە لە زمانی عەرەبیدا ئەیوها جیاوازە بەڵام ئەگەر سەرنج بین بەسەریەکەوە نووسراوە لێرەدا مەدێکی منفەسیلمان هەیە یا ئەیوها پێویستە بە ئەندازی 4 یاخود 5 جوڵە درێژی بکەینەوە هەر جوڵەیەکیش بریتە لە وتنی فەتحەیەک یاخود ضەممەیەک یاخود کەسرەیەک ئەمە ئەندازەی جوڵەیەکە بەڵێ خۆشەویستان ڕاستەوخۆ لەگەڵتانین بەڕێسە نەتوانن پەیوەندی بکەن و ئاستی خوێندنەوەی خۆتان تاقی بکەنەوە بەڵێ سانیا خانمان لەگەڵە لە حاجیاواوە سانیا خان فەرموو وعەلەیکم السلام وڕەحمەت الله خوا لێت ڕازی بێ خوشکی من دەستخۆشی بۆ بەڕێزیشتان فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون
لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. دەستی خۆش بێ خوشکەکەم خوێندنەوەکەت زۆر باشە بەڕێزت لەو ئاستەیە پێویستە قوتابیت هەبێ و خەڵک فێرکەی ماشەڵات لێبێ زۆر باشە خوێنێتەوە جا نازانم توانای فێرکردنت هەیە یاخود قوتابیت هەیە لەگەڵەوە قوتابیشم هەیە و لە سەنتەری حکمەش تەلەبەمە. دەستێ خۆش بێخوا بە هیوای بەردەوامی یەک تێبینی بچووکم هەیە لەسەر ئیخفاکانت کاتێک کە نون ئیخفاکەین ئیشارینەوە ئەگەر گەیشت بە پیتێکی ناسک مینگەکەش ناسک بکەنەوە بۆ نمونە بڵێ مەڵێ ئەنتوم بڵێ ئەنتوم واتە مینگەکەیش با ناسک بێت مینگەکە قەڵەو نەکرێت ئەگەر و شەمان بۆ دووبارەکەیتەوە بەو شێوازە دەستە خۆش بێ و خی گەورە مۆفەقت بکە خوشکەکەم خواحافیز بێ کاک ئەحمەد لە کۆیەوە با فەرمێت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. بسم الله الرحمن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي الدين. دەست خۆش کاک ئەحمەد تەمەنت چەنە؟ 8 ساڵ؟ والله. ئەی کێ فێری قورئانی کردویت؟ دەستخۆشی بۆ دایشی بەڕێزت و دەستخۆشی بۆ تۆش کاکە ئەحمەد ماشەڵڵا خوێندنەوەکەت لە چاو تەمەنی خۆتا زۆر باش ئەخوێنیتەوە یەک وشە هەیە حەزەکەم بۆم دووبارەکەیتەوە بڵێ ما ئەعبود کاکە ئەحمەد ما أعبد دالەکە جوان دەرخە ئەعبود بڵێ ئەعبود عادی لەگەڵ منا بڵێ ئەدێ دەستی خۆش بێ کاکە ئەحمەدیان دەستخۆشی بۆ تۆیش خواد لەگەڵ کاک فاخر لە قەمتەران با بفەرمێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دستقين إن شاء الله. فرموا كاك فاخر. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. دەست خۆش کاک فاخر ئاەتی 5مان بۆ دووبارەکەرەوە بێ زەحمەت ئاەتی 5 ولا أنتم عابدون ما أعبد. کاک فاخری بەڕێز زوو ئەو میمە بەرمەیە مەڵێ ولا ئەنتومە عابدونە یەک تۆز لەسەر میمەکە بمێنەرەوە ئەنتوم عابدون بۆ شێوازە ولا أنتم عابدون ما أعبد.
باشێ ئەم وشەیە لەگەڵ مناو بڵێرەوە بێ زەحمەت ئەنتم أنتم ئاوا لەسەر میمەکە کەمێک بمێنەرەوە زوو بەریمەیە ئەنتم ولا أنتم زۆر باشە کاک فاخر لە قەمتەران کەس هەیە فێری قورئان خوێندنەوەتانکە یاخۆت کەست فێر کردووە والله ما لكن ما شي برز بخين إن شاء الله لا قنترانيا بلان دسين بولا خدران زۆر باشە لە هەر شوێنە بێ گرنگەوەیە تو ئەو شوێنە ئاوەدان کەیتەوە الحەمدا خوێندنەوەکەت باشە بۆ مەوەستا ئەبێت خەڵکی شفێر بکەیت بە تایبەت تەمەنی مناڵ لە دەوری خۆت خڕکەرەوە بۆ ئینشاءڵڵا ئەو نورە بەر ئەوانیش بکەوێت دەستخۆشیت لە یەکەم کاک فاخرجان خوات دەگەڵ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله خوشکە زەینەب لە سلێمانی با بفەرمێت دادە زەینەب دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس خوێنم فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين دەستخۆش دادە زەینەب گیان تەمەنت چەنە دادە زەینەب 10 ساڵی زۆر باشە ئافرین ئەی لای کێ فێری قورئان خوێندنەوە بوویت لای باوکم لای باوکت دەستخۆشی بە باوکی بەڕێزت ماشەڵڵا زۆر باش فێر بوویت و پێویستە کات نەڵی تەمەنم بچووکە و کەمە ناتوانم کەس فێر بکەم لە خوار خۆتەوە ئەتوانی 7 ساڵ فێرکەیت 9 ساڵ فێرکەیت 8 ساڵ فێرکەیت مناڵی بچکۆلا خزم و کەسی خۆت خوشک و برای خۆت لە دەوری خۆت کۆکەرەوە بۆ ئەوی ئینشاءڵڵا وەکو تۆ بە جوانی فێری خۆی خوێندنەوەی قورئانی پیرۆز ببن دەستە خۆش بێ زۆر باش خوێنتەوە دەستخۆش دادە زەینەب گیان خوشکە ژیان لە شارەزور با بفەرمێت السلام عليكم وعليكم السلام ورحمة الله فەرموو خوشکی من أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا أيها الكافرون خوشکە ژیان ئاەتی یەکەم سەیریکە مەڵێ یا بەو شێوازە مەڵێ ئەوە پێڵێن ئیمالە سەیری من کا بزانت چۆن ئەوتێ یا دووبارەی کەرەوە قل يا أيها الكافرون بەڵێ لا أعبد ما تعبدون یەک تۆز لەو پیتەمەدیانە دەمت زیاتر بکەرەوە و مەچۆ بەلای یایە مەڵێ لە ئەگە سەرنج بێ ئەوە چین بەلای یایە لە یەکسەر دەمت کەرەوەی ئەلیفێکی ڕێک بڵێ بۆ زمانت لە ناوە تەخت بێ لا ئەوم بۆ بڵێ بە تەنیا بێ زەحمەت لا خەریکە باشیەکەی باشترەکەی ئینشاءڵڵا ئاگاد لەو حاڵەتە بێ فەرموو بەردەوام بە ولا أنتم عابدون ما أعبد زۆر باشە ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين دەست خۆش بێ خوشکە ژیان پێویستە کات تۆزێک زیاتر گرنگی با خوێندنەوە بیت و بە تایبەت لە خزمەت مامۆستایانی بەڕێزە بۆی هەندێک وردەکاری هەیە باشتر فێری بیت دەستخۆشیت لە یەکەم بەگشتی باشت خوێندەوە خوارد لەگەڵ خوشکەکەم
ئەلوا دادا ئەلوا لە دووس خوڕمات و با فەرمێت. السلام عليكم. وعليكم السلام. بكلم. حازريت؟ فەرموو دەست پێ بکە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما أعبد عبدتم لكم دينكم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. دادا ئەلوا بۆ نە خێرا و پەلەی خوێنیتەوە پەلە چییە؟ دادا ئەلوا لەگەڵ مانای ئەڵێن بۆچی ئەوە نە خێرایی خوێنیتەوە؟ دادی گیان نابێ ئەو نەپەلەکەین لە خوێندنەوەی قورئانە ماشەڵڵا باشەی خوێنیتەوە تەمەنت چەنە؟ ئەی ئافرین ئافرین بەڵام ئامۆژگاریەکی من وەربگرە بە لەسەر خۆتر قورئان بخوێنەرەوە بۆ ئەوەی پیتەکان بە جوانی بخوێنینەوە پەلەپەل مەکە. جاری وایە لە قوتابخانە مامۆسا شعرێکت پێڵێ ئاوا بە پەلە ئەیڵێ مامۆساڵێ دەست خۆش ئافرین زۆر زیرەکی بەڵام بۆ قورئان ئەبێت بەو شێوازە نەیڵێن ئەبێت لەسەر خۆ بە هێواشی و نەرمونیانی بیخوێنینەوە بۆ ئەوەی کە پیتەکان بە جوانی دەرببڕین. باشە بە قوربان؟ دەستی خۆش بێ خوا دادا ئەلوا. بەڵێ خۆشەویستان کاک ئیبراهیممان لەگەڵایە. کاک ئیبراهیم فەرموو. وعليكم السلام ورحمة الله. باشان ساجان. خوا لێت ڕازی بێ کاک ئیبراهیم گیان. دەست خۆشی بەرنامەکە دەکەم خوای گەورە باداشت ان شاء الله. فەرموو دەست پێ بکە کاک ئیبراهیم گیان گوێم لێتە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون. أو ضممك بواو كاك إبراهيم لا أعبد ما دالك ضمي لسري أكثر بشوبو ميمك ما لا أعبد أقعد لو حالة بيد دوباري كروا إن شاء الله. لا أعبد ما تعبدون بلى ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. دەست خۆش بێ کاک ئیبراهیم گیان تەنها ئاەتی پێنجەم کۆتا وشە ما ئەعبود ئەو ضەمەیە بە جوانی دەرخە ما ئەعبود ئەومان بۆ بڵێرەوە ما أعبد مەڵێ ئەعبد ئەعبدنا ما ئەعبود ما أعبد. زۆر باشە دەستی خۆش بێ ئەخوا باداشت ان شاء الله. کۆتا پەیوەندیمان خوشکە شیلان لە سلێمانیەوە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دستك فرموا. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما أعبدتم ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. دەست خۆش خوشکە شیلان لای کەس فێری قورئان خوێندنەوە بوویت؟
ناوەڵا هەر خۆم هەوڵماوە. زۆر باشە هەوڵەکەی خۆت ئەتوانین بڵین تا ڕادەیەک جێی خۆی گرتووە بەڵام یەکسەر من هەستی پێەکەم ئەمە هەوڵی خۆتە لەبەر ئەوە پێویست بەوەیە کە هەندێک گوردەکاری هەیە لە خزمەت مامۆستایانە فێری ببین ئینشاءڵڵا بنکە و سنتەرەکان زۆرن بۆ ئەوی کە فێری قورئان ببین چەندین مامۆستای ئافرەتی بەتوانامان هەیە ماشەڵڵات لێبێ باش فێر بوویت بەڵام ئینشاءڵڵا هەوڵ بە بۆ ئەوەی کە ئەو هەڵە بچووکانت هەیە چاکی بکەیت و پشتیوان بەخوای گەورە ببیت بە قورئان خوێنێکی زۆر باش دەستخۆشیت لێ یەکەم. مامۆستاتان پرسیارە بکەم فەرموو. من ئێستا خەریکی قورئانم لەخوا بەزارێ ختمی کەم. بەڵێ. بەس خۆم ئەها بەعزێ غەڵەتی تیاکەم لە ڕێی بەرنامەی مۆبایلەکەمەوە بەرنامەی هام سەوتەکان شێخەکان کە دابزێنیت لە ڕێی ئەوەوە من کە ئەو ئەی فەرمێ قورئانەکە منش لەگەڵ ئەوە دەستی خەمە سەری و ئەخوێنمەوە لەگەڵی ئەوە هیچ غەڵەتێکی تیان نەتوانم ختمی کەم لەگەڵیە. هەر زۆر چاکەکەیت و هۆکارێکیشە بۆی کە باشتر فێر ببیت چونکە هەمیشە گوێگرتن لە قارئێک یارمەتیمانەیە بۆی کە ئێمە بە باشی فێر ببین بەڵام هەمیشە گوێ لە قارئێک بگرە کە پیتەکانی یاخود خوێندنەوەکانی بە جوانی و ڕێکوپێکی بێ بۆ نمونە شێخ حوسەری بێت یاخود عەبدولباسط بێ یاخود منشاوی بێت ئەوانی کە بۆ تعلیمی باشن بەو شێوازەی کە بەڕێزت بەردەوام بۆ ئینشاءڵڵا و باشتریش فێر دەبیت. دەست خۆش بێ خوشەکەم. بەڵێ خۆشەویستان کاتی بەرنامەکەمان تەواو بووە بەڵام یەک دوو تێبینی بە خێرایی باسەکەین لە ئاەتی 4 وشەی ئەنە ئەگەر بڕۆین ناڵین ئەنا ئەگەر سەرنج بین کە بازنێکی بچووکی لەسرە ئەو پێمانەڵێ ئەو ئەلیفە لە کاتی ڕۆشتنە ناخوێنرێتەوە بەڵام لە کاتی وەسانە دەخوێنرێتەوە خۆشەویستان وە کۆتا ئاەت وەلیە دین ئاگامان لەو شەی دین بێت نەیکەین بە تین دالەکە بە تا نەخوێنینەوە. بەڵێ خۆشەویستان بەوەندە کۆتایی دینین بە بەرنامەی ئەمڕۆمان تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.